ئازیزانی کورسار نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە بەهای دراوەکان دەست پێکەم. ماوەیەک بوو دیناری عراقی بەرامبەر بە دۆلار جێگیر بوو، بەڵام بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل بەرامبەر بە دۆلار دینار دابەزینی تۆمار کرد و ئێستا لە خانی 144,000 و هەندێک جار 145,000شی بەخۆیەوە بینیوە جمو جۆڵەکات. بەڵام جیاواز لە بابەتی دینار سەبارەت بە نەوت و زێڕ واتە بازاڕە جیهانیەکان لە دوای دەستپێکردنی جەنگی ئێران و ئیسرائیل بازاڕی زێڕ بەرزبوونەوەی تۆمار کرد، بەڵام دوای ئەو بەرزبوونەوەی ئەمڕۆ نرخەکەی بۆ نزمترین ئاست لە یەک هەفتەیە دابەزیوە. بازاڕەکانی جیهان چاوەڕێی بڕیاری ترامپن کە ڕایگەیاندووە لە ماوەی 2 هەفتەیە خۆی یەکلایی یەکاتەوە کە ئایا بە شێوەی ڕاستەوخۆ بەشداری لە جەنگەکەیە ئەکات یاخودنا. هاوکات یەدەگی فدراڵیش ڕێژەی سوودی بە جێگیری هێشتەوە. نەوتیش سەرەتای ڕۆژ بە بەرزبوونەوە کرایەوە، بەڵام لە دوای ئەوە کەمێک دابەزینی تۆمار کرد و یەک بەرمیل نەوتی خاوی برێنت هاتە خانەی 76 دۆلارەوە. لێرە بە ئینفۆگرافیکێک هەندێک باسی نرخەکان، نرخی کانزاگران بەهاکان لەسەر ئاستی جیهان و بەهای دراوەکانی شەکەین و ئەمڕۆکە بازاڕەکان لە عێراق و هەرێمی کوردستان داخراون، بەڵام بەهای دراوەکان ئابەم جۆرە لە کۆتایی ڕۆژی ڕابردووە داخران 100 دلار با 144,300 دلار داخراوە. وەکو وتمان دینار بەرامبەر بە دۆلار جێگیریەکی باشی هەبوو، هەتاوەکو ئەم جەنگە دەستی پێکرد لە بەرەوەی کە ناتوانی کە ناسەقامگیریەکی لەو ئاستە گەورەیە لە ناوچەکەیان ڕوئایات بەهای دراوەکە لە گۆڕانکاری بپارێزی. سیاست و ئابووری پەیوەندیەکی زۆر تند و تۆڵیان بەیەکەوە هەیە. سەبارەت بە پاوەند 100 پاوەند بە 189,500 دینارە، 100 یۆرۆ بە 106,350 دینار داخرا و هەروەها 100 دلار بە 9,250,000 تمەن داخرا. هەرچەندە هەندێک تمەن ماوەیەک بەرزبوونەوە ناجێگیریەکی بەخۆیەوە بینی بوو، بەڵام لە دوای جەنگەکەەوە هەر بەردەوام ناسەقامگیری تۆمارەکات. 1 ملیۆن لیرەی سووری بە 156,000 دینار و هەروەها 100 لیرەی تورکیش بە 3,620 دینار داخراوە. با باسێکی کانزاگران گرانبەهاکان بکەین، باسی نەوت و زێڕ بکەین. ئەمڕۆ کە بازاڕە جیهانیەکان کراوە بوون، بزانین لە دوای تێپەڕبوونی 8 ڕۆژ لە جەنگەکە چ گۆڕانکاریەکیان بەسەر هاتووە. ئۆنسەیەک زێڕ ئەمڕۆ بۆ 3,344 دلار دابەزی. وەکو وتمان سەرەتا لە دەستپێکی جەنگەکە زێڕ جەمپێکی باشی کرد، بەڵام لە دوایەوەی کە چەند ڕۆژ بە جەنگەکەیە تێپەڕی و بازاڕەکان شیکاریان کرد بۆ بارودۆخەکە، هەندێک سەقامگیری و هەندێک دابەزینیان بخۆیانەوە بینی. هەڵبەتە ئەمڕۆکە نزمترین ئاستێتی لە ماوەی یەک هەفتەیە هۆکارەکە شێوەیەکە بەهۆیەوەی کە بازاڕە داراییەکانی کە بەهۆی جەنگەکەوە دابەزینیان تۆمار کرد و وەبەرهێنەران زیانێکی زۆریان بەرکەوت، ئەوترێت کە بەشێک لە داراییەکان کە بە شێوەی زێڕ هەڵگرت بوو فرۆشتویانە بۆ ئەوەی کە قەرەبووی ئەو زیانە بکەنەوە کە لە بازاڕە داراییەکانی تر بەریان کەوتووە. وەش بۆتە هۆیەوەی کە فرۆشتن لە بازاڕەکە زۆر ببێ و خواست کەم ببێ و هەندێک ئەو فشارەکە لەسەر نرخەکە بوو کەم ببێتەوە. 1 کیلۆگرام زێڕ دیسان هەروەکو ئۆنسەکە ئیتر پێوەرەکانی تریش دابەزین تۆمارەکات بە 107,534 دلار بوو. دابەزینی تۆمار کردوە 1 لیرەی زێڕ بە 715 دلار و 1 مسقال زێڕ ئایارە 21 بۆ 672,000 دینار دابەزیوە. 1 ئۆنسە زیویش بۆ 35.96 دلار دابەزیوە. زۆر دابەزینەکەی زیو بەرچاو نەبووە، کەمتر لە 1 سنتیژە توانین بڵین دابەزینی تۆمار کردوە، بەڵام بە هەر حاڵ زیوی ژەمڕۆکە دابەزینی تۆمار کردووە. ئەمە دو زانیاریمان بوو دەربارەی نرخی دراوەکان
و بازارە جیهانیەکان بەڵێ نرخی نەوتیشمان ماوە باسی بکەین. یەک بەرمیل نەوتی خاوی برنت نەوتیش ئەمڕۆ دابەزینی تۆمار کرد بە 76 دلار و 29 سنت بوو. هەڵبەتە دابەزینەکە بەرچاو نیە لە دوای جەنگەکەوە نەوت بەردەوام لە خانەی 77 دلار و بەرەو سەرتر مامەڵی پێوەکرا، بەڵام هۆکاری دابەزینی نرخەکەی نرخی نەوتی خاو ئەوە بووکە ئەوترێت لە ماوەی ئەم یەک هەفتەیە ئێران بە بەردەوامی هەتا ینی زیاتر لە ماوەی ڕابردوو توانێتی نەوت بفرۆشێەوە نەوتی خستۆتە بازارە جیهانیەکانەوە. دیسانەوە بازاڕی نەوتیش وەکو بازاڕی زێر چاوەڕێی بڕیاری کۆتایی ترامپەکە کە ئایا بەڕاستەخۆی دێتە ناو جەنگەکەەوە یان نا و بۆیە جارێکە بەرزبوونەوەی تۆمار نەکرۆ دابەزینێکی کەمیشی بخۆیەوە بینەوە. یەک بەرمیل نەوتی خاوی تەکساس بە 73 دلار و 33 سنت بوو، ئەویش دابەزین تۆمار کردووە. غازی سروشتیش بۆ 3.98 دلار دابەزیوە، ئەمیش دیسانەوە دابەزینێکی زۆر کەمی بخۆیەوە بینیوە، بەڵام دیسانەوە پێچەوانەی ڕۆژەکانی تر بووکە بەردەوام بەرزبوونەوەی تۆمار ئەکرد. بابینەوە بۆ سلەیمانی بەهۆی دواکەوتنی موچەوە بازارەکانی سلێمانی چۆڵ بوون، کەم کەسە بینرێت کە کاڵاو شمەک بکڕێت. موچە خۆران ئەڵێن بەهۆی بێپارەیەوە ناتوانن پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەشیان بکڕن. دوکانداران و کاسبکارانیش ئەڵێن هەر کاتێک موچە دوا ئەکەوێت کێشە بۆ جوڵەی بازار دروستە بێت، تەنانەت ناتوانن کرێی دوکانەکانیشیان پیا بکەن. شەقامی کاک ئەحمەدی شێخە لە سلێمانی. پێشتر لەم شەقامەدا بەهۆی قەرەباڵغی بازاڕەوە بە زەحمەت هاتوچۆی پێدا دەکرا، بەڵام ئێستا بە شێوەیەک چۆڵە کە تەنانەت دوکاندارەکانیش لە بێ بازاڕیدا کات بەسەر دەبن. وەک دوکاندار و کاسبکاران دەڵێن هەر کاتێک دابەشکردنی موچە لە کاتی خۆی دوا بکەوێت ڕاستەوخۆ کاریگەریەکانی لەسەر بازار دەردەکەون. ملیۆنێک و 750,000 بە شاگردەوە بە کارەباش 100,000 ملیۆنێک و 850,000 بەخوا هیچیش نەخۆی بە دوو نەفەر سێ نەفەر 150,000 خۆی ئەمە 2 ملیۆن دینار. جا 2 ملیۆن دینار تەقسیمی 30 ڕۆژی کە ڕۆژی 70,000ەکە. ئیتر تۆ بازارەوە شەتانێەوە دوێنێ لە هەموو دوێنێ لە بەیانی ساعتە شوینیەوە دوکانەکەمەوە تا ساعت 7 و 10 دەقە دوکانم داخستووە بەی 50,000م فرۆشتووە. بڕوا و قەناعەتێ هەبێ ئێمە هەمومان ئیشمان پێیوەسە بەیەکەوە تێگەی خەڵک بێتە بازاڕوانێ شت ئەکڕی لاگە یا خوارد نەخوا یعنی کاریگەری تەواویشی کردوتە سەر ئێمە ئەکە خەڵک نێتە بازار و کێ لە فەبخوا ئەیوانە ئەیکە خەڵک پاری پێ نەبێت بێتە بازارەوە ئەڵە کاگاچم لە سادی بسکی دەخۆم بە 500 نارلی دەرەچم وایە یاوانە یعنی تەواوشی ینی خەڵک وێران بووە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان تەنها بژێوی و سەرچاوی ژیانیان پەیوەستە بە موچەوە و لە کاتی دواکەوتن یان فەوتانی موچە ناتوانن وەک پێویست خۆراک و پێداویستی ژیانیان بۆ ماڵ و منداڵ ببەنەوە و ئەوانەشی کە موچەخۆر نین تەنها ئەو شتانە دەکڕن کە پێداویستی ژیانی ڕۆژانەیان پێک دەهێنن. کاریگەریەکی زۆری هەیە لە سەرمان هەر طبعاً چۆن ئەڵێ وەک قەترە سەرفیەکەین پارەکانمان ناتوانین سەرفیکەین ناتوانین ئەو پێویستیانی کە هەمانە بە تەواوەتی جێبەجێکەین. یعنی باوەڕکە ئێستا خێزانی ئێستا ناتوانن هیچ یعنی ئەوەی کە حەزی لێ بکەن بیکڕن تەنانەت لە جەژنی قوربانە یعنی بەداخەوە ینی نەیانتوانی هەتا یعنی شێکی بەسیط بکڕین بۆ مناڵەکانیان بۆ جەژن. لە هەرێمی کوردستان زیاتر لە ملیۆنێک و 250,000 موچەخۆر هەیە و لە مانگی تەمووز نزیک دەبینەوە و تا ئێستا موچەخۆران موچەی مانگی نیسانیان وەرگرتووە و بەهۆی کێشەکانی نێوان هەولێر و بەغدادەوە دابەشکردنی موچەی 8 مانگی ساڵی 2025 بە نادیاری ماوەتەوە. دواکەوتنی موچە بە شێوەیە کاریگەری لەسەر ژیانی موچەخۆران دروست کردووە کە ڕنگدانەوەکەی بە شێوەیەکی ڕوون لە بازاردا دەبینرێت. هەر شوێنێکی بازار دەگەڕیت بەم شێوەیە چۆڵی پێوە دیارە و ئەمە شوای کردووە کە جوڵەی بازار بە شێوەیەکی زۆر بوەسێت. ئەو دوکاندارانەی کە پێشتر بەهۆی کارەکەیانەوە قازانجێکی زۆریان دەکرد ئێستا بەشێکی زۆریان تەنانەت ناتوانن بژێوی ژیانی خۆشیان لە ڕێگەی کارەکانەوە دابین بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.
هەرچەندە هێشتا جەنگی نێوان ئێران و ئیسرائیل بەردەوامە و داتایەکی ڕاست و درست دەربارەی تێچووەکانی جەنگەکە بۆ ئەو دوو وڵاتە بەردەست نییە، بەڵام وۆڵ ستریت جورناڵ لە راپۆرتێکا باس لەوە ئەکات بەهۆی ئەوەی تێچووی بەکارهێنانی سیستمە بەرگریەکەی ئیسرائیل زۆرە، ڕۆژانە سەدان ملیۆن دۆلار تێچوو بۆ ئەو وڵاتە بە دوای خۆیان ئەهێنێت. وۆڵ ستریت جورناڵ لە زاری دامەزراوەی ئارۆنی زانکۆی ڕایشمانی ئیسرائیلیەوە ئەڵێت ئەگەر بێت و ئەو جەنگە یەک مانگ درێژە بکێشێت تێچووەکە یەگاتە زیاتر لە 12 ملیار دۆلار. ڕۆژنامەی وۆڵ ستریت جورناڵ لە راپۆرتێکدا باز لەوە دەکات کە بەپێی خەمڵانەکان جەنگی ئێران ڕۆژانە 100 ملیۆن دۆلار تێچوو بۆ ئیسرائیل بەدای خۆی دادەێنێت کە ئەوەش ڕەنگە توانای ئیسرائیل بۆ درێژەکێشانی جەنگەکە سنووردار بکات. زیاترین تێچوەکان پەیوەستە بە سیستەمی بەرگریەکەیەوە کە بۆ پوچەڵکردنەوەی هێرشەکانی ئێران بەکاری دەهێنێت و تەنها لەو بەشەدا ڕۆژانە لە نێوان 10 ملیۆن دۆلار کە دەگاتە نزیکەی 200 ملیۆن دۆلار خەرج دەکات. ئەوەش سەرڕای تێچووی چەک و کەرەستەی سەربازی و فڕۆکەی جەنگی و هەروە ئەو زیانەی کە بەربیناکانی کەوتووە کە بەپێی هەندێک لە خەمڵاندەکان بنیادنانەوەیان لانی کەم 400 ملیۆن دۆلار تێچووی دەبێت. بەرپرسانی ئیسرائیلی دەڵێن هێرشە نوێیەکان لەوانەیە 2 هەفتە بخایەنێت و هیچ ئاماژەیەکیش نییە بۆ ئەوەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەنیاز بێت پێش گەیشتن بە هەموو ئامانجەکانی کە بریتین لە لەناوبردنی تەواوەتی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و هەموو شوێنەکانی بەرەمێنان و کۆگاکردنی موشکی بالستی ئەو وڵاتە شەڕەکە بۆسێنێت. سەرۆکی پێشووی بانکی ئیسرائیل و ئەندامی باڵای دامەزراوەی دیموکراسی ئیسرائیل دەڵێت سەرەکیترین فاکتەر لە دیاریکردنی تێچوەکانی جەنگ ماوەی جەنگەکەیە. هەروە جەختیش لەوە دەکاتەوە ئیسرائیل توانای بەڕێوەبردنی جەنگی کورتمەودای هەیە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئێران بە زیاتر لە 400 موشک ئیسرائیلی کردوتە ئامانج و ئیسرائیل بۆ بەرەنگاربوونەوەیان سیستەمی بەرگری وڵاتەکەی بەکارهێناوە کە هەموو جارێک بەکارهێنانی خەرجێکی زۆر بەدوای خۆی دادەهێنێت. ئەوە جگە لە تێچوەکانی دیکە لەوانە هێشتنەوەی دەیان فڕۆکەی جەنگی بۆ ماوەیەکی زۆر بە دووری هەزاران میل لە ئیسرائیل و هەروەها تێچووی وەرگرتنی سوتەمەنی فڕۆکەکان لە ئاسماندا و هەروەها تێچووی کەرەستە سەربازیەکانی دیکە لەوانە بۆمبی JDAM و MK84 هەرچەندە تێچووە سەربازیەکانی ئیسرائیل لە دەستپێکی جەنگەوە بەرز بۆتەوە و هەروە بەشێک لە ئابوووریەکەی بەهۆی جەنگەوە داخراوە، بەڵام ئابووریناسان پێشبینی هەڵاوسان یاخود پاشەکشەی ئابووری بۆ ئەو وڵاتە ناکەن. سەرڕای بەردەوامی جەنگەکە ڕۆژی چوارشەممە بازاڕە دارایەکانی ئیسرائیل گەیشتنە بەرزترین ئاست و بەراورد بە پێنوێنەکانی ئەمریکا ئەدایەکی باشتریان هەبوو. هەندێک لە ئابووریناسان پێشبینی دەکەن وەک بیزمانگی ڕابردوو کاتی جەنگی غەزا ئابووری ئیسرائیل بە بەهێزی بمێنێتەوە و بەرگریەکی باشی هەبێت. بێگومان گرنگترین ڕووداوی هەفتەی ڕابردوو جەنگەکەی نێوان ئێران و ئیسرائیل بوو کە ڕوویدا و وردە وردە پەرەی سند هەردوو لە هێرشی فراوانیان کردە سەر وڵاتی بەرامبەر. بەڵام ئەمە تەنها لێکەوتەیەکی سیاسی و ژیۆپۆلیتیکی نەبوو، بەڵام زۆربەی وڵاتانی جیهان نەک هەر ناوچەکە و نەک هەر هەرێمی کوردستانیش لە لێکەوتە ئابووریەکانی زۆر نیگەران بوون. هەر خێرا کاریگەری لەسەر بازاڕی نەوت و زەر دروست کرد، بەڵام مانوێت هاوتوێن بابەتە بکەین بۆ کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش لەگەڵ کاوە عەبدولعەزیز ئابووری ناسکە لە دهۆکەوە لەگەڵمانەکە کاوە سڵاو لێ بە زۆر بەخێر هاتی. ئەمەوێ بەڵێ میوانەکەمان هەتاوەکو ئێستا ئامادە نیە، دواترە چینە لای میوانەکەمان، بەڵام سەرەتامانەوێ بچین لەگەڵ پەیامنەرێکمان باسیەوە بکەین بزانێکین ئایا ئەم جەنگە هیچ کاریگەری لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لەسەر معرەزەکان دروست کردویان نا. ئەمیر سڵاوت لێبێ پێمان بڵێ ئایا هیچ کاریگەریەکی هەبووە بۆ سەر معرەزەکان و بۆ سەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل؟ بەڵێ زریان سڵاو لێبێت هەڵبەت وەک ئاماژەت پێکردی ینی گرنگترین ڕووداوی ئەم هەفتەیە ئەو بابەتی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بوو. ینی جەنگەکە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری خستوەتە سەر بازاڕەکان بە گشتی و بەتایبەتی ئێرە هەرێمی کوردستان و شاری سلێمانی کە ینی هاوسنووریمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە. هەڵبەت کاریگەریەک بەشێک لە کاریگەری هەر دەبێت، بەڵام ئەو نیکە من کەمێک بەر لە ئێستا لەگەڵ خاوەنی بەشێک لە پێشانگاکان و هەندێک لە کاسبکارانی نێو بازاڕەکەدا قسەم کرد، باسییان لەوە کرد کە کاریگەری هەبووە، بەڵام ئەم کاریگەریە
با بڵین ئەوە نییە بڵێ کاریگەری لە هەبوونەوە دروست بوو بێ بۆ نەبوون بەڵکۆم کاریگەریە قوڵتر بۆتەوە چۆن با تێتگەێنم یعنی بابەتی کزی بازار بە تایبەتی لە پێشانگای ئۆتۆمبیلەکاندا یعنی ماوەیەکی زۆرە بە کۆمەڵێک هۆکار کە سەرەکی ترینیان هۆکاری بێموچەی و هۆکاری قێرانی داراییە بە تاواتی ڕووی لە کزی کردووە ینی با بڵێن ڕوو لە کزیکردنی ئەم بابەتێکی نوێن نییە بەڵام ئێستا لە دوای سەرهەڵدانی شەڕەکەەوە بێ بازارڕەکەی هەندەی تر قوڵ بۆتەوە واتە ینی ئەگەر جاران بۆ نمونە لە بازارڕەکان یاخو لە پێشانگایەکە خۆیان وتەنی هەفتەیە عەقدێک دوان سیان چوار بکرایە ئێستا کەمتر بۆ تۆ بۆ نیوە و لە هەندێک شوێنیش دەڵێن یعنی هەر مامەڵەکردن نەماوە من ئەمیر پرسیارێکم هەیە ئەمێ بزانم ئەڵێ مامەڵەکردن نەماوە پێشتر بەهۆی بێموچەی ئێستا لەوتی ئەو جەنگە دروست بووە بۆچی لەبەرێکە خەڵک ئەترسێ تاوباتە کڕینی ئۆتۆمبیل یاخود نا بۆ نمونە هاوردەی ئۆتۆمبیل کێشەی تێکەوتووە هۆکارەکەی چییە؟ ئێستا من وەڵامی پرسیارەکە لە میوانەکەم وەرەگرم میوانەکەم لێرە ئامادەیە کە لێرە خەریکی ینی با بڵێن ساڵانێکی زۆرە خەریکی کاری فرۆشتن و کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە قوربان سڵاو لێ بێت هەڵبەت زریانش دەوی لە من پرسی ئەڵێ ئەم بێ بازاڕێی کە باسیەکەن و بە تایبەتی لە دوای جەنگەکە و کێستا بێ بازاڕەکەن دێتر قوڵ بۆتەوە هۆکارەکەی چییە؟ ئایا ئۆتۆمبیل لە مەرزەکان و نایەتە شار یاخود بڵێن هاوڵاتی ئەترسێ لەوەی کە ئۆتۆمبیل بکڕێت چییە بەگشتی ئەوەی کە ئێوە جلێکتان پێکرد بێت؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم بەخێر بێن ئەتوانم بڵێم بوونی بێ بازاڕی بە ڕێژەیەک ئەگەڕێتەوە بۆ ئەم ئۆتۆمبیلە سینیانی کەمڕۆ لە بازاڕایە بە ڕێژەیەکی بەرچاو بازاڕی دابزاندووە لایەنی دووەم بڵێن نەبوونی موچێ لە ئێستا دەتوانم بڵێم بە ڕێژێکی بەرچاو کەوا موچەنی ئەمیش کارێکێکی زۆری کردە سەر بازار لایەنی سێمیان بوونی شەڕی ناوخۆی لە ئێستادا بۆ وڵاتی ئیسرائیل لەگەڵ ئێرانە تووشی ئەم شەڕ و پێکدانە بوونە ئەمی حاڵەتەکەی زۆری لە بازار دروست کردو کاتوانم بڵێم بێکجاری بازاری وەستاندووە بازارڕەکەی وەستاندووە بە تاوەت یعنی پێشتر هەبوو بە تاواتی وەستاوارە وڵاتوانم بڵێم بۆ ماوەی هۆکارچی ینی بۆ نمونە تۆ کەنجێکی دەم بازارڕە پێتر وی سیارێ بکڕی بەڵام ێستا لە ئارای ئەوەی داڵی نازانی بەیانی ژیان چی بەسەر دێچین بەسەر نایەت هۆکارەکەی بۆ ئاگەڕێتەوە کابرا ناتوانێت بیکڕێ ناتوانێت بیفرۆشێ ئەوەی هۆکارەکە وەکو داخڵکردنی هیچ کێشەیەکی نییە سیارێکی زۆر لە بازارەکان هەیە بەڵام ئەمڕۆ خەڵک ئەترسی ینی ژیانەکەی تەمینیە لەوەی کە بەیانی چی بەسەرێت ئەڵێ ئەوەی هەمە با بەدەستمەوە بێجارێ نەبیکڕم و نەبیفرۆشم باشە وەکو نرخی ئۆتۆمبیل چی لێ بەسەر هاتووی گۆڕانکاریەک هەیە نرخ بەراورد بە پێشوو ئەتوانم بڵم گۆڕانکاریی کەمی بەسەر هاتووە بۆ نمونێمە پێشەوەی کا سیارە سینانە بێتە بازارەوە تقریبا سعرەکان جێگیر و بەڵام ێستا بۆی هاوردەکردنیم سیارە سینانەوە کۆمەڵێک داشکاندن بووە بەڵام ئەوە نییە 5 تا 6 گەڵایە بۆ ئۆتۆمبیلێک ئەتوانم بڵم هاتوۆتە خوار بەڵامیترەوە کاریگەریەکەی ئەو ئۆتۆمبیلە سینیان بەتاکید شەڕ کاریگەریشەوە هیچ کاریگەریشی ئەو تۆی نەبووە سەبارەت بە نەمانی بازار بەڵام ئەتوانم بڵێم هاوردەکردنی سیاری سینی زەرەرێکی باشی لە بازارڕاوە زۆر باشە دەستەکان سپاس بۆ زانێرەکانە بڵێ زریان نۆک ئاماژەی پێکرد و خۆشم لەسەر ساتی یعنی بازارڕەکەی بە تەواوەتی کەس کرد بوو هۆکارەکانی پێشووتری هۆکاری بێموچەیی ئەو هۆکاری قێرانی دارایی کە هەیەەوە وەک خۆشان باسی لێوەکەن هاتنی ئەم ڕێژە زۆرەی ئۆتۆمبیلی چینی کە ئۆتۆمبیلی 0 کیلومتر و زۆربەی کا داوڵاتیان ڕاستەوخۆ لە با بڵێن ئەو وەکالەتانە خۆ بڵێن ئەو کۆمپانیانی کە هەوردیان دەکەنی کڕن کەمتر دێنە بازاڕەکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کە بە تایبەتی زانی یان چەندە ئۆتۆمبیلێکی زۆری با بڵێن 0 کیلومتر لە نێوان بازاڕەشدا هەیە بەڵامی تر ئەمانە هەمووی کاریگەری بوون وەزاتەن ئەم جەنگەی کە هەیە تا ڕادەیەکی زۆر ینی نەک تەنها کاریگەریەکی خاو کردوەوە بەڵکوی تر ئەو کاریگەریە ئەو بازار ڕنزمەی کە هەبووە بە تاوەتی ڕایگرتو هۆکارەکەشی وەک باسییان لێوە کریانی وڵاتی ترسی هەیە ژیناوەکو هاتوچۆ هیچ کێشەیەک نیە لە بینی هاوردەکرد و هەناردەکردنی ئاڵێن هاوردەکردنی ئۆتۆمبیلا بۆ هەرێمی کوردستان سپاس پێیان نێرمان ئەمیر محەممەد سپاس بۆ تۆ میوانەکەشت ماندوو نەبی پێشتر پێشەی بچینە لای ئەمیر باسیۆم کرد کە میوانمان لەگەڵە لە دهۆکەوە بۆی تاوتوێی لێکەوتەکانی جەنگ بکەین لەسەر ناوچەکە و لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش بۆ مەبەستەش لە دهۆکەوە کاوە عەبدولعەزیز ئابووری ناس لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێر هاتن کاکاوە ئەمەوێ سەرەتا بۆ دەست پێ بکەم ئەگەر بێت و جەنگەکە درێژە بکێشێت باسی پەرسەندن ناکەم هەر لە نێوان ئەو دوو وڵاتە بمێنێتەوە بەڵام ماوەکەی درێژە بکێشێت ئایا هیچ کاریگەریەکی ئابووری لەسەر عێراق و هەرێمی کوردستان دروست دەکات؟ بله سلاف ایوار باش خاطین و هجا بابت که گره گرم روژه و امریکا اوک و سربار کن کاریگری شر دقولیت برا ایران و
اسرائیل دال سر دور همی بشوی که گشتیجی نخواستمت بابت پرسین آبوری دا عراق فدرال هرما کردستان جی پشکه کشوی و ناوچه بشوی که گشتی البن دور پیچ و دور هلا بی شری دا هلبد کاریگرین راست و راست جل سر عراق هبن هکف شر دریج بیتن لی از پیش بینی اوه کد کم هندی عراق تکلی اوی شری و آلوزیانه بیتم شوی که راست خو او کاریگری کمتر بن لی هر دم ما ترسیتوری دای عراق راست و راست بو پشکش برای شری پشتا ایرانی لدجی اسرائیل الوی دمی دست پیکاب دمای آتنا آبور عراقی و عتاد دربک مازن آبوری سیاسی امنی عسکری جرخانه آبوریا عراق و نخواستم جکرت تهن وزا عراق بکبیتن و عراق برگی و فشاریان و شری ناکتن و کی ولات کو پیشتر آبوره که سست و خواب و لواسه چندی شردا درباز و تازه سقامگیریه که مامناوندی العراق پیدا بویش بر هندیجی هر دم شر یک کرد بیتن سربار که توی کیمن هر دم شر ده مام ناون بیتن سربار که توی ناونجی نه هکر شر دون دریج بیتن پرسا آبوری بر مطرسیت عراق فدرال دا و عراقانو که هجی پراسی هم جیوپولیتیکا و یا استراتژیا گنجای کو بو گشه آبوری ایدین همان دم دو همان پیور زور یا گنجای بوشناف چونا آبور عراقی چونکه اگر سعی وان چند روزت بوری دابتنش مطرسین اجدازدانا هندک وان هلی وگواسنا پترولی و بو ماوین ازکی نهر رجاء هلا وگواسنا پترولا عراق البصره بو كنداف عربي كاتيت تتناف برا راوستاندني وهنا ذكرنا رجاكا جلا كيميا بترولي هكر سحكي الديفان داتا امار بيزانين تكو شراي ايراني بتهنا دان هكر وان چند روجا دا گروا هرمز الكنداف عربي فارسي گواشتن السربيتا كرن دي شادمار دهات گشي عراقي كوبش بستن السر رجا بتري 85 صدج دهات بتروليت كافيتن لكافيتا بالمطرسي هكر تسحكي عراق فدرال تقونا غانو كدا ريجر بويا الهمبر هنار دكرنا بترول بريا بوريا كردستان تركيا بندر جهان دريا سبيانا براز بو اوروبا جهان بيش سازي الروش آوا دست بينا كريا واتا او بيغورجينينا عراق تنافبرا شب و روجه كادا دبكي آبوري مازل كفيتن هرما كردستان بشكا سر باركنوين خراب ين دست بيكا شريل سر ديار بوينا عراق جي بهمان شوا هر قال دنجي بلنبونا تقمنيات نافبرا اسرائيل و ايران دا عسمان عراق بهرما كردستان و بشوي كي بمبراتا راوستاندن البر فروكين ين سيفيلو و غواستنا ريفينغ او ديسانه كي البر بيغوارتن و غواستن و كارغو يعني دولتي و غواستنا عسماني الفروخانين هبليري سليماني و ديسانه كي فروخانين عراق فدرال واتا دربك بكات يا ديال ديسانه كي جي دست بكرنا في شري سربار كت ديار بون جدزدانا بشكك باش يا باي دينار عراقي همبر درافتي بدولتي نخاص مجيب طيبات الدولاري دا باي ديناري دا كفت باي دولاري جرام بو ابيج سربار كبون سر زدبونا هندك باي وان كيلو بلاتنا في بازاري دا كوب شوي كي خلكك راستا خو پیش بستن السرکش درگه هم دهات هاور دکرنی بو خلک هاتون اوجینت برجوان دی خلک دوات خلک باجا شر نوبرا ایران و اسرائیل داد کاکاو جنابت باسی بهای درا و هروها باسی گواستن و گشتیاری او کارتانت کر لعبوری که حتی استا بگمانی بینین که زیانی برکوتو بهوی که بۆ نمونە بەهای درا و دابەزی و گەشتەکان ڕاگیراون بەڵام بەشێکی تری ئابووری کە بۆ عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە و بەرهێنانی دەرەکیە و بەرهێنەرە دەرەکیەکانن کە ڕویان لە هەرێم کردووە هیچ ئاماژەیەکێ لە ماوەی ئەم 8 ڕۆژەیە و بەرهێنەرە دەرەکیەکان جۆرێک لە نیگەرانی و دوودڵیان تیا دروست بوو بێت بۆمانەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و برهنه رب شوی که گشتید زانستن آبوری دا زانستن دارایی دا زانستن بجاندن و گشه آبوری دا الجینگه که آرامت گریتن هر دم شر آجاول دوره که چه بو نوبره دو که وانا دا سرمایه دار سترسنو که شوی دوره ترابیتن بخول پناگه که آرامت گریتن افریقا العراق فدرال یانجی بیجن روشالات آناوین پروسین گشه پیدانت بابتن و برهنانا راستاخودا یا مزن زلهزن پیش سازی بازرگانی آبورید بیاب سکتر جدا دا البرما ترسينه يعني نهاية بشارتن هكرهات والسربار كي مشار جشنا عراقي
از الوی باری ما او کمپانی مازن اوی نیازا و برهنان نفت عراق فدرال دهی دی پشکل خو فروشن هکر و برهنان راستا خو بیتن هکر راستا راست بیشتن کمپانیت خو کارگین خو فابریکت خو و گوهزن بو قناغای که قصد ما کردستان بکنه بو قناغ دوی مطرسیل سر هرمی جیه بیت رنگش عراق همیه در کردن کمپانی و برهنر دورن دوری شر کارت کن هکر شر العراق پیدا بیتن هر یکم پینگاف او بیتن کو و برهنر پر بیتن دی باش و زفرینا و یانجیک دوباره راکشانا و برهنر ابو ناف گورپانا آبوریا عراق دی چوه که مازن بیتن زحمت و ماندی بونه که مازن بیتن حتی تو شیوار رازی کش برهنده جیبیا بیتن عراق فدرال زور پشیاری هرما کردستان زورتر پشیاری سرداری گلبی بابتی بکتن پیش شیوه که خونه کت لایک یان لاینگره که شری نبو اسرائیل نبو ایران برجوانین ملت خو گل خو پارزیتن بزاوا و برهنان العراق فدرال قناغ چویدا تازه برفند براکشان و برهنان درگی هرما کردستان القناغ پشتی 2014 در بکی مازن بکت یجدزدان رژه مازن یا برهنرد نیف دولتی کش کردستان درکت نخاسمت بیاوه تهنو پترول دا پشتی 2017 رنگ هندکان یازا و گراندن هبیتنج برلیش برناکوکین سیاسی تنبرا حولیر بغداد او جنگه آرام پیدا نبویه و برهنر بین دوی قناغ دماهی دا باشتر و برهنر بیر الهند کتن بین قصد عراق فدرال کن هرما کردستان بکن کو پروژن و برهنان درست بکن گل هبونا بی شر یه سپان دید سر دوره کو عراق جی بیت پشکل و جاره کادی ما ترسیل سر هبونا وان و برهنر و کمپانیات نف عراق دا گورپانا عراق جول بکن و بهلن جاره کادی قصد دورندی بکن و پراسیج اویدی سربار کن زور خراب بن همل سرگشه آبوری هم سر اینا درابنی دولتی هم سر پیدا کرنا رنگ دهان بلکه صدان هزار درفت و دلیبن کاری وات در رژیم بیکاری العراق پیدا بن بله کاکاوا باسی ام ماوە کورتە ناکەم بۆ نمونە ئەم هەشت ڕۆژە کە هەرێمی کوردستان و عێراق وڵاتانی ناوچەکەش لە چاوەڕوانی ئەوەی کە چی ڕوئەیات و بۆی کە بزانن بەرەو چه ئاراستێگەڕوا هەموو شتێک وەستاوە گەشتکردن وەستاوە بەڵام لە درێژمەودایە ئێمە خراپترین سیناریۆ لە بەرچاوەگرین ئەگەر بێت و ئەم جەنگا درێژە بکێشێت هەرێمی کوردستان ئەتوانێت ئەو دۆخە بقۆزێتەوە بۆ بەهێزکردنی پێگەی ترانزیتی و بازرگانی خۆی یان نا لە بەرەوەی لە سەر ڕێگەکەیە پڕشکی شەڕی بەرەکەوێت چۆنە بێ سیناریۆکە سیناریو که پیش وایه هکر عراق تکلی شری ببیتن و عراق تکل نبیتن وایدا ئەنەین تێکەڵ نەبێت کاکاوە لە ئەگەری درێژە کێشانی شەڕەکە تەنها لە نێوان ئەو دوو وڵاتەیە ئایا هەرێمی کوردستان ئەتوانێت ئەوە بقۆزێتەوە بۆ بەهێزکردنی پێگەکەی بله پسیارک زور جه خدا زور جوانه جه هکر هاتو شر دوم دریج بیتن برا اسرائیل و ایران دا عراق تکلی شری نبیتن به مرجع که هکر ایران بهانه سر هرم کردستان نگریتن کوش لاوازیا و تایبجی پشتی هبونا رجک مازن یا سیخورت موساد عرض ایران دا بکت سوی دوروبرین خود جیرانت خود و هرم کردستان جی هندک میدیا و هندک کسی ناف ایران تومد بار کن به بهانه به بلگه به هر دکومنتک بیتن کو هرم کردستان یا به بارش مایت کرنه اوه هرم کردستان در فتک باش البر کو پشتن گشه آبوری بکتن شینا لاواز بونا آبوری و مفای شری ورگریتن یعنی منه بیتن شرح بیتن لگلک جارا کد بیجن مصائب قوم عند قوم فواید و هندک جارا مصیبت و محنت ملتکی گلکی بولایکی دی قازان جن سودن هکر هات شر دریج بیتن سه تجدید چه بین گلک برجان دی هرم کردستان دانه یا ای که بهای پترول دی زیده بیتن التهن وزانی في دولتي البازار وزانی في دولتي بو عراقي باشه بو هرمان كردستاني باشه چونكي جدر سركي دهات و هنار ذكرنا بتروليه دو عراق هكرهات ایران هكرهات بردوام بیتل سرلدان اسرائیل ده قناغ دوی جرخانه تهن وزه نفت و غاز ایران آرمانج گریتن و تا کرته و برهنانت بیاوه پترول داد غازه داد گازه داد دلاواز بیتن دیشناف چیتن حرم کردستان عراق دی بیت پیگور بو پترول ایران هم بو هنارده کرنه هم بو برهمینانه هم بو خواستا یا نفخو اوه کاره که گلک باشد برجمند یا عراق و همه ولاتین پترول فروش دایه خلاصی و بو هرم کردستان زور باشه کرما پرسی که سر عراق ایران و بابت پیگوارتن و آلوگورا بازرگانی ادگل عراق لاواز ببن تا که دروازه سنوری نیف دولتی یه پشبستن سر هاورده کرنا کالاین
همه جور کتون نخواستن جی بابت خوراکی او درگه سنورین هرم کردستان برای ترکیه بخارون و راست عراق و تا هرم کردستان دیشید بیتا ریکا و گواستنا باش بو بازرگانی کرنه نافبرا پیگور ایران بو شمک و کالاین خوراکی ترکیه بینیتنو هاور هنارده بکتن بو خارون و راست عراق و تا توی حال کشیدا دل سودکا مزن هبیت لیش همیه گرنگتر اوه زور گرنگه هرم کردستان نهال برورزه بربوم چاندنه یا ورزه چنین و درینه یا پشک کام مزن یا بیشتر دی کارگری سرنافخوی ایرانی کتن قلایق بلایق ده کل بیژن گرانیه که نفت ایران داده پیدا بیتن گرانیا بر هم اینان و هنارده کرنا که بربوم ایرانه بو بازار عراق در رخوشکر بیتن بو ارزانبونا بر همه هرم کردستان یه پیشسازی تایبت دورا سلیمانیه که بیشت نفت عراق دا اپی گور که دشت بازار عراق دا کالاین کردی ین کردستانی بازار عراق پر بکن و هاوکشا بازرگانیان ترازیا آبوری دا هاوکشت برجواندیا آبوری هرم کردستانی دا بیتن اوه جی پراستی برجواندیا مدا بیتن خاله قادی هکو گله گرنگه اگر شر دوم دریج بیتن رنگ او کمپانی فابریکه هر یت ایرانی جیبن یان یت نیب دولتی بن ایران درکون خوبه شیرن چوال سوریه چه بوی همی فابریکه کمپانی کارگین این سوریه تایبت این بازار حلب چونه عنتابه چونه ترکیه همان شیوه این سنورین هرم کردستانه یعنی اتناف ایران قصدا ولاتین دی بکن پشکک شوا بیتا هرم کردستانه بیتا پارزگاه سلیمانی بیتا هفلیره بوی که بردوامی کار خوب دن او کارگه و فابریکه و برهنر ایرانی کارت کن قصدا کردستانه بکن دیبیتا هو کارک بو پیدا کرنا رجه کامازن یا درفت و دلی بین کاری و دوباره گشه کرنا آبوری سنورین هرم کردستانه برجواندی کردستانه کاکاو اما پرسیارێکیش لێ بکەم سەبارەت بە ئاسایشی وزە ئەوەی کە دیارە بازرگانی وزە هەتا ئێستا لەسەر ڕێڕەوی خۆیەتی ئاستەنگی بۆ دروست نەبووە هەندێک نیگەرانیەکان گۆڕانکاری لە نرخەکانە دروست کردو بەڵام بازرگانیەکە وەک خۆیەتی ئایا جەنگەکە ئەتوانێت چ کاریگەریەک لەسەر ئاسایشی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکات لە ئەگەری درێژە کێشانی اگر هاتو شر دریج بیتت نابرا با هر دو ولاتا دا بو هرم کردستان بابت آسایشا تهن و زیدا در فتکا باشه نه خاصه جی پشی به دماغی او هر دو گری بستن گری دایت نابرا کمپانیا HK اینو وسترن زاگروسیان امریکی داد بیا به پترول و غاز دا تا بجیل دورا سلیمانی دورا چمچمال و کردمیر لویره او بابتن پرسن برهمینان غازا سروشتی صد برجواندیا زیده بونا آست برهمینان الکتریک کاره بدابن او الکتریکا زیده بیتش هرم کردستان القناغا که دهتا برهمینان بو کردستان القناغا دوی ده دست پنارده کرنه کتن بو عراق فدرال وقتی الکتریکا کردستان چیتن بو عراق کردستان وکی پیگور بو الکتریکا یا ولات ایرانه اما دو قازان جمع دی مفایکی ایک من فاشوی سوتامنی ورگرتو مکره تهنه وزه و تمکره پیش سازیات یا وزه و مفروت عراقه دهاتک دی بکردستان هتن دو او مرجو و پیدوین که امریکا وکی گواشتن السر ایران کارتینی تپریجو عراقه ما وکی هرما کردستان جیبه جی کرن یعنی اب نبوینه بتنه نبرادو که بانا دا کار به دست عراق آنجیت ایرانی بلکه ما برجام که هرم کردستان به گور کار با ایرانش هرم کردستان دیت هنارده کردن و به خوشی دیت برجام هم گلان عراق دا بیتن و هم برجام که هرم کردستان و کمپانیا به بابتی دا کارت کن سر آست دوره و روشالات ناوین هم یک شر دریج بیتن ما ترسیل سر جزدانا 20 بو 30 میلیون برمیل پترول روزانه و تا 40 صدش آست قباره کار اینان روزانه ولاتن پیش اساس کار ین فروشیار پترول و ین کریار پترول او جیت ریا کندا و عربی و فارسی دا گروی هرمز دا دم کولویره او 20 میلیون برمیله تا 25 میلیون برمیله روزانه تنه هنار دکرن همش کویت بگیره همش امارات بگیره همش سعودیه بگیره و هم منطقه سر غازه قطر جهه و سر پترول ایران جهه و تا هرم کردستان به هاو کشا داده زور یا سودمند بیتود برجواندیا هاوکێشا تەهنەوەزا یا عێراقی کوردستانی سپاس کاوە عەبدولعەزیز ئابووری ناس لە دهۆکەوە کە لەگەڵمان ئامادە بوون.
بەڵام هەر بابەتێکی پەیوەندیدار بە جەنگەوە جەنگی رووسیا و ئۆکراین و دوای ئەوەش جەنگی نێوان ئێران و ئیسرائیل زیادبوونی ئاڵۆزیەکان لە جیهان وای کردووە وڵاتانی جیهان بیر لە زیادکردنی بودجەی بەرگری وڵاتەکانیان بکەنەوە. بەپێی داتاکان ئیسرائیل لە ساڵی 2024 بودجەی سەربازی بەڕێژەی لە 165 بەرز کردوێتەوە لە بەرامبەر ئێران بەهۆی ئەو دۆخە خراپە دارایی کە پێیا تێپەڕیوە لە ساڵی 2024 لە 100دا بودجەی سەربازیەکەی کەم کردووەتەوە کە بەراورد بە بودجەی بەرگری ئیسرائیل 5 هێندە کەمترە. بەڵام بۆ بودجەی 2025 پەرلەمانی ئێران ئەو جیاوازیەی کەم کردوێتەوە بودجەی بەرگری 3 هێندە بەرز کردوێتەوە گەیشتووەتە 23 ملیار دۆلار. بەپێی ماڵپەڕی گلۆبال فایر پاوەر ئیسرائیل لە ڕیزبەندی 17یەمیندایە بۆ بوونی گەورەترین بودجەی بەرگری و ئێرانیش لەسەر ئاستی جیهان لە ڕیزبەندی 25یە. بە هەندێکدا تا دەربارەی بودجەی بەرگری وڵاتان و پیشەسازی چەک لێرە بە وردەکاریەوە وەربگرین لەبەرەوەی کە پیشەسازی چەک یەکێک لەو پیشەسازیە ینی ئەو پیشەسازیانە کە لە سەردەمی جەنگە پەرە ئەسەنن بە پەنجەی دەست ئەژمێریان پیشەسازی بەرهەمهێنانی چەک یەکێک لەوانەیە بەڵام با سەرەتا بە بودجەی و بەرگری وڵاتان دەست پێ بکەین. ساڵی 2024 بە ڕیزبەندی ئابەم شێوەیە گەرمانەوە باسی لێ بکەین ئەمریکا بە جیاوازیەکی زۆر لە ڕیزبەندی یەکەمی جیهانە لە ڕووی بودجەی بەرگریەوە 967 ملیار دۆلار بودجەی بەرگریەکەی بووە. دوای ئەو چین لە ڕیزبەندی دووەما دێ کە 235 ملیار دۆلار بۆ بودجەی بەرگریەکەی وەکوتم جیاوازی ئەمریکا لەگەڵ وڵاتەکانی تر یەکجار زۆرە. رووسیا لە ڕیزبەندی سێیەما دێ 146 ملیار دۆلار بودجەی بەرگریەکەی بووە لە ساڵی 2024. ئەڵمانیا کە بودجەکەی 86 ملیار دۆلار بووە لە ڕیزبەندی چوارەمایە و بەریتانیاش بە 81 ملیار دۆلار لە ڕیزبەندی پێنجەمایە. دوای ئەو وڵاتانی سعودیا، ئیسرائیل، تورکیا و ئێران هەڵبەتە تورکیا و ئێرانەکە ڕەنگە بە پێ ڕیزبەندی نەبن لە بەرەوەی وڵاتانی ناوچەکەن و بە تایبەتی ئێران کە لە ئێستاە لە شەڕایە لەگەڵ ئیسرائیل لە ڕیزبەندیەکەمانە باسمان لێ کردووە. جا ئەگەر باسیەوە بکەین کام وڵاتانە لەسەر ئاستی جیهان زیاترین چەک بە وڵاتانی شەڕکەرب ئەگەر بڵین دابینەکەن یا بۆ وڵاتانە کە خواستیان لەسەر چەک هەیە ئابەم شێوەیە ئەمریکا هەر بەو پێی کە گەورەترین بودجێ هەیە و گەورەترین بەرهەمهێنەریشە گەورەترین دابینکاری چەکە لەسەر ئاستی جیهان نزیکەی نیوە لە 143 چەکی جیهان لەلایەن ئەمریکاوە دابینەکرێت. دوای ئەو فەڕەنسایە بە لە 111 و رووسیاش لە ڕیزبەندی سێمادێ بە لە 107.8 کە هێشتا بۆ خۆی رووسیا لە جەنگێکی گەورەیە لەگەڵ ئۆکراین. و قەبارەی فرۆشتنیش ئەگەر باسی بکەین نەبینین کە ئەمریکا بە پێوەی گەورەترین دابینکارە بێگومان گەورەترین فرۆشیارە کە 318.7 ملیار دۆلاری لە ساڵی 2024 فرۆشتووە. فەڕەنسا 19 ملیار دۆلار چەکی فرۆشتووە و رووسیا 13.8 ملیار دۆلاری فرۆشتووە کە بە ڕیزبەندی وڵاتانی 1/3 لەسەر ئاستی جیهان بۆ خۆیان داگیرەکەن. گەورەترین ئەو کۆمپانیانە کە بەرهەمهێنانی چەک ئەکەن لەسەر ئاستی جیهان ئەم کۆمپانیانن کۆمپانیای لۆکهید مارتن کە هەڵبەتە لە دوای دەستپێکردنی جەنگی ئێران و ئیسرائیل پشکەکەی 3.66 بەرز بووەوە. ئەڵبەتە لە دوای تێپەڕبوونی 8 ڕۆژ ئەمە گۆڕانکاری بەسەرهاتوو پشکەکانیان وردە بەراورد بە ڕۆژی یەکەم دابەزیوە هەرچەند بەراورد بە پێش جەنگەکە هەر پشکەکانیان بەهای پشکەکانیان بەرزە. دوای ئەو نۆرس گروپ گرومانە کە دوای جەنگەکە 3.9 بەرز بووە دیسان ئەمەش لە ڕۆژی هەشتەما هەندێک بەراورد بە ڕۆژی یەکەم دابەزینی تۆمار کردووە. RTX کۆرپۆریشنە کە لە 4.7 لە دوای جەنگەکە بەرز بووە. کۆمپانیای بوین کە بەهۆی هەندێک کێشەی ناو کۆمپانیا کە لە بەرەی هەندێک کێشە بۆ فڕۆکەکانی دروست بوو هەر لە دوای جەنگەکەشەوە لە دابەزینا بوو 3.4 دابەزین تۆمار کرد. ئێستاش هەر لە دابەزینایەوە لە جەنەڕال داینامیکیش کە یەکێک لەو کۆمپانیانەیە لە دوای جەنگەکە لە 103 بەرز بوو وەک کۆمپانیاکانی تر لە ڕۆژی هەشتەما هەندێک دابەزینی تۆمار کرد بەراورد بە ڕۆژی یەکەم. بەڵام هێشتا لەبەرەوەی کە کۆمپانیای
بەرهەمهێنەری چەک و کەرەستەی سەربازین و بەهۆیەوەی کە دوو جەنگی گەورە لە ئێستا لەسەر ئاستی جیهان لە ئارایە بێگومان خواست لە سەریان زۆرە پشکەکانیان بەراورد بە پێش جەنگی ئێران و ئیسرائیل هەر بەرزە. جامانەوێ باسی جەنگە گرنگ و گەورەکەم ڕۆژانە بکەین کە 8 ڕۆژە بەردەوامە. سامان سلێمانی لە تارانەوە لەگەڵمانە بۆی بزانێکین هیچ خەمڵاندنێک هیچ داتایەکەیە بۆی کە چ کاریگەریەکی ئابووری جەنگ هەیە لەسەر ئێران هەتاوەکو ئێستاوە چ لێکەوتەیەکی ئابووری هەبووە. سڵاو لێ بە سامان، چ باسە لە تاران و لە ئێران؟ زریان سڵاو لە تۆ لە بینەرانمان. بمەوێ سەرەتا پێشەوەی کە باس ئابوووریەکە بکەین دوایین هەواڵتان پێڕابگەێنم ئەوەیە کە هاوکات هەم شاری حیفا و تەلەڤیڤ لە ئیسرائیل و هاوکاتیش چەند شارێکی ئێران سیستمی بەرگریان چالاک کراوە. هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل لە ئێستادا بەردەوامە و لە هەمان کاتە سیستمی بەرگری بە تایبەت لە باشووری ئێران لە شارەکانی بوشەر، ئەهواز، هەروەها لە سەرترەوە لە باکووری ڕۆژاوای ئێرانیش لە شاری تەبرێز سیستمی بەرگری چالاکە. لە هەمان کاتدا عەباسی عراقچی لە شاری جنێف سەرقاڵی دانوستانە لەگەڵ وەزیرانی سێ وڵاتی ئوروپایی و بەرپرسی سیاسی دەرەوە یەکێتی ئوروپا کە بەڕاستی ئەبێ بزانین کۆی ئەم ڕووداوانەی ئەمڕۆ تا شەو بەرەو کوێمان ئەبا. بەڵام لەسەر بابەتی ئابووریەکە ئەبێ بەڕاستی ئەوە بزانین کە ئێران خاوەن چەند جیاوازیەکە لەم شەڕا لەگەڵ ئیسرائیل کە کۆمەڵێکی ئەتوانم بڵێم ئەرێنین و کۆمەڵێکیش نەرێنین. خاڵە ئەرێنیەکانی ئەوەیە کە ئێران لە ئەتوانم بڵێم زیاتر لەنەوەی ئەو چەکانەی کە بەرهەم کە بەکاریە هێنێ لەم شەڕا چ وەکو هێرشکردن چ وەکو بەرگری خۆی بەرهەمی هێناوە و ئەمە وای کردووە کە تێچووی ئەم چەکانە بۆ ئێران زۆر زۆر کەمتر بێ لەوەی کە بۆ وڵاتی وەکو ئیسرائیل هەیەی و لە هەمان کاتا ئێران خاوەن یەدەکێکی زۆری چەک و تەقەمەنیە کە هەروە کاماژەم پێدا بەرهەمی خۆین و لە هەمان کاتیشدا کۆمەڵی خاڵی نەرێنی هەیە. یەکێکەوەیە کە ئێران بەڕاستی ئەتوانم بڵێم بە کوردیەکەی دەستەنیایە تەنیا خۆیەتی خەریکە لەم شەڕا، هەم لە ڕووی چەک و تەقەمەنیەوە هەم لە ڕووی یارمەتی داراییەوە شەڕەکە بە پێچەوانە ئیسرائیل کە پشتیوانی لانیکەم چەندین وڵاتی وەکو ئەمریکا وڵاتانی ئوروپایی لەگەڵەوە تەنانەت دواتریش یارمەتی دەری ئەبن بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە بە شارەکانی گەیشتووە. بەڵام ئێران لە کاتێکدا خەریکە لە شەڕێکی بەرگری کارانە شەڕەکە کە ئابوووریەکەی چەندین ساڵە لەژێر گەمارۆیەکی زۆر گەورەی ئەمریکایەوە بە زەحمەت بەڕاستی هەم نەوتەکەی ئەفرۆشێت و هەم پارەکەی ئەگەڕێتەوە بۆ وڵات و لە ئێستادا ئەم شەڕێش بووەتە بابەتێکی تازەکە گوشارێکی زیاتر بۆ ئابووری ئێران دێنێەوە بە دڵنیاییەوە دوای شەڕەکەش ئەگەر بێت و ڕێککەوتنێکی گشتگیر نەکرێت کە کۆمەڵێ دەرگای ئابووری جیهانی بەڕووی ئێراندا بکاتەوە کۆمەڵی لە پرۆژە گرنگەکانی وڵات لە بواری ئاوادانکردنەوە و ژێرخاندا پەکیان ئەکەوێ و حکوومەت ئەبێ بەڕاستی کۆمەڵی ڕێکار بگرێتە بەر بۆ قەرەبووکردنەوەی ئەو کورتانانە. بەڵێ سامان پرسیارێکم هەیە. ئەزانین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بە تایبەتی لە ڕۆژی دووەمەوە ئیسرائیل هەندێک ژێرخانی ئێرانی کردە ئامانج. ئەزانین لە بارودۆخی جەنگای و ڕەنگە هەندێشت ئاسایی نەبێ، بەڵام ئایا لێکەوتەکانی لەسەر ژیانی هاوڵاتیان دەرکەوتەوە؟ بۆ نمونە بڕانی کارەبا بۆ ماوەیەکی زۆر؟ زریان بەڕاستی ئەمە وەکو دەیتایەکی باوەڕ پێکراوی پشتڕاستکراوە خۆم بەدەوادەدا چوونم بۆی کردووە. ئەزانین ئێمە ئاگادارین وە لە هەر ئەم بەشی ئابووری کورسات نیوزا بە درێژایی چرمانی ڕابردوو باسمان کردووە کە ئێران لە تقریبەن سەرەتاکانی دوای نەورۆزەوە پلانێکی دانابوو بۆ بڕینی کارەبا لەبەر ئەوەی کە لە ساڵی ڕابردووە هەم ڕێژەی بارانبارین کەم بوو هەم ڕێژەی بە چەند هۆکارێک کارەبای کەم بەرهەمە هەیە لە ئێران و لەبەر ئەوەی کنترۆلی و بارودۆخە بکە خشتەیەکی ڕاگەیاندوو بۆ بڕینی کارەبا. بۆ نمونە لە شاری تاران هەفتانە 2 بۆ 3 جار هەر ماڵێک بەری ئەکەوت کە 2 سعات کارەبای ببڕدریانە 3 دانە 2 سعاتی. ئێستا کە من قسە لەگەڵ تۆ ئەەکەم و دوای هەفتەیەک زیاتر لە هەفتەیە لە دەستپێکردنی شەڕەکە ئەو خشتە وەکو خۆی بەردەوامە، بەڵام لە بڕێ شوێن تەنانەت کەمیشی کردووە. یانێ حکوومەت لە دابینکردنی بابەتە گرنگەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان وەکو کارەبا و ئاو گاز و ئەمانە تا حەزە توانیوێتی سەرکەوتوو بێ بۆ پێداویستەکانی ڕۆژانەیش وەزیری بازرگانی ئێران ڕایگەیاندوو کە ئەوان تا ئێستا دەستیان بۆ یەدەکی
ئەو خواردنانە نەبردووە کە هەمیشە وەکو یەدەکێک ڕائگیرێت. سپاس سامان پەیامنێرمان سامان سلێمانی سپاس کە لە تارانەوە لەگەڵمان بووی لە ماوەی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل ئەو دوو وڵاتە وەکو سامانیش وتی هەوڵیان داوە زیاتر ئەو شارانە بکەنە ئامانج کە شادەماری ئابووری بەرامبەرە بۆ نمونە ئیسرائیل زیاترین هێرشی کردووەتە سەر تاران کە شادەماری سیاسی ئابووری و کولتوری ئەو وڵاتەیە و زیاترین پیشەسازی گەورە و دامەزراوەی دارایی لە خۆگرتووە تاران وە گەورەترین شاری ئێران ڕۆڵێکی گرنگە گێڕە لە داڕشتنی سیاسەتەکانی دارایی گواستنەوە و پەروەردە و هەتادی کە لە بەرامبەرە ئێران هەوڵی داوە زیاترین گورز لە حەیفا بوەشێنێت کە بەندەرێکی استراتیژی ئیسرائیلە گرنگیەکی ئابووری زۆری بۆ ئەو وڵاتە هەیە حەیفا ناوەندی پیشەسازی تەکنەلۆژیای پێشکەوتووە کە چەندین زانکۆی گرنگیشی تێدایە. پەیامنێرمان سامان پێیوتین کە ئەمڕۆکە لە تاران و حەیفا سیستمی بەرگری چالاک کراوە دیارە هێرشەکان بۆ ئەو دوو شارە گرنگە بەردەوامە بالێرە لە دووواڵا باسی گرنگی ئەو دوو شارەتان بۆ بکەم بۆ ئێران و بۆ ئیسرائیلیش وەکو توانین ببینین ئێران ژماری دانیشتوانەکەی نزیکەی 15 ملیۆن کەسە چڕی دانیشتوانەکەی گەر بمێ بۆتان باسکەم هێندە قەرەباڵغە تاران کە لە 1 کیلۆمەترە 957 کەس جێی کراوەتەوە کە ئەمە لە شارە ئاساییەکان 49 کەسە و تا تاران 19 هێندەی شارەکانی تر هاوڵاتی لە خۆی گرتووە و ئەگەرمانە باسی ژماری دانیشتوانەکەی بکەین لە 120 ژماری دانیشتوانی ئێران لە تارانن 2 ملیۆن کەس بۆ ڕایکردنی کاروبارەکانیان ڕۆژانە ئەچن بۆ تاران کە ئەگەر ئەوانش لە بەرچاو بگیرێت کە بۆ ئیشکردنی ڕۆژانەیان لە شارەکانی دەوروبەرەوە ئاچن بۆ 6 ملیۆن کەسیش زیاد دەکات و نزیکەی 2 بۆ 3 ملیۆن کەس کۆچبەر بۆ نمونە و هاوڵاتیانەکە لە ئەفغانستان و هاتوون لە تاران ئەژین جموجوڵی هاوڵاتیان ڕۆژانە لە تاران 18 ملیۆن کەس هاتن و چوونەکە بۆ ڕایکردنی کارەکانی بە هاوڵاتیان و بۆ ئەوانش کە لە دەرەوەی تارانەوە هاتوون ڕێژەی بێکاری لەو شارە لە 5.4 و 250 دامەزراوەی حکوومەتی لەو شارەیەکە بەشداری ئابووری هاوڵاتیانش لە 141.2 واتە 141.2 هاوڵاتیان بە شێوەیەکی چالاکانە بۆ واگەڕێن کە بەشداری لە چالاکی ئابووریەکانە بکەن هەڵاوسانیش 32.4 لە تاران. خەرجی خێزان لە تاران لێرەیە بەتمەن هێناومانە نەمان کردوێتەوە بە دۆلار هەرچەندە ئەزانین کە بۆی کە تێبگەین تێگەشتێکی ڕوونمان هەبێ پێویستە بکەینەوە بە دۆلار بەڵام ئەمانەوێ بەراوردکاریە بکەین لە نێوان خەرجی و داهات ساڵانە 330 ملیۆن تمەن یەک خێزان لە تاران خەرجی هەیە کە داهاتەکەی 256 ملیۆن تمەنە و ئەبینین کە جیاوازی هەیە لە نێوان خەرجی و داهاتە مانگانە 17 ملیۆن تمەنە خەرجی خێزان و مانگانە داهاتەکەیان 21 ملیۆن تمەنە بە تێکڕایی هەڵبەتە و لە 150 خەرجی هاوڵاتیانی تاران بەرز بۆتەوە 125 بۆ خۆراک تەرخانەکرێت و 157 تێچوەکانیشیان بۆ خانوو و سوتەمەنیە بازانیاری زیاتر وەربگرین لەسەر تاران کۆی ینی داهاتی شاری تاران لە 133 کۆی بەرهەمی ناوخۆی ئێران پێک ئەهێنێت و لە 145 پیشەسازیە گەورەکانی ئێران لە تارانن لە 130 هێزی کاری حکومیش دیسان لەو شارە لە دامەزراوە حکومیەکان کارەکەن زیاترین پشکی هەلی کاری تارانیش لە بەشی خزمەتگوزاریەوەتیا زیاترین هاوڵاتی کە لە تاران کارەکەن لە بەشە خزمەتگوزاریەکان کار ئەکەن و خێزانی خاوەن ئۆتۆمبیلیش لەو شارە 54.8 شارێکی گەورەی بێگومان هاوڵاتیان پێویستیان بە ئۆتۆمبیلە کە زیاتر لە نیوێ هاوڵاتیانش ئۆتۆمبیلی خۆیان هەیەجا ئەمێ باسی حەیفاش بکەین وەکوتم لە بەرامبەرە ئێرانیش هێرشەکاتە سەر حەیفا کە ئەزانێ گرنگیەکی ئابووری زۆری بۆ ئیسرائیل هەیە بەندەری حەیفا لە 90 ئاڵوگۆڕی لە 99 ئاڵوگۆڕی بازرگانی ئیسرائیل لە ڕێگەی ئاوێ لە 90 لە ڕێگەی ئەم بەندەرە گرنگەوەیە کە لەم بەندەرە 1500 سەرچاوی مەترسیدار و 800 جۆر بەرهەمی کیمیایی مەترسیداری لێ مەبەست لە مەترسیدار چیە ئەو بەرهەمانە کە بڵێن توانستی ئەوەیان تایە زوو ڕوبەڕووی تەقینەوە و ئاگرکەوتنەوە ببنەوە و ئەگەر ئەوانە بکرێنە ئامانج بێگومان تەقینەوەی گەورە ڕوئەیە وە زیانی گەورە بەر ئەو بەندەرە ئەکەوێت و حەیفا فڕۆکەخانەی گرنگی تایە سێ وێستگەی وزەی هەیە کۆمەڵگەی پترۆکیمیایی گرنگی تایە کارگەیەکی زۆر و وێستگەی کارەباشی تیا کە
ئەمانە هەمووی ژێرخانی ئابووری ئیسرائیل پێک ئەهێنن. پاڵاوگە و وێستگەی بازان کە یەکێکە لەو پاڵاوگە و وێستگە گرنگانە لە ئیسرائیل شادەماری وزەی ئەو وڵاتەیە لە ساڵی 1939 بنیاتراوە 160 بۆ 170 سوتەمەنی ئیسرائیل لەو پاڵاوگەیەوە دابین ئەکرێت. لە 155 فرۆشتنی پاڵاوگەکە بۆ ناوخۆیە خواستی ناوخۆ دابینەکات، لە 141شی بۆ کۆگاکانی سوتەمەنیە. توانای پاڵاوتنی ڕۆژانەی ئەم پاڵاوگەیە 197,000 بەرمیل نەوتی خاوە و ساڵانش 10 ملیۆن بەرمیل نەوت ئەپاڵێورێ. بەرهەمەکانیشی غازی شل و بنزین و نەفتا و جۆرەکانی نەوت و زەیتی گەرمکەرەوە و کاڵای خامن. بەڵێ بەهای پشکەکانی کۆمپانیاکەش لە دوای دەستپێکردنی جەنگەکەوە دابەزینیان تۆمار کردو لە بەرەوەی کە بێگومان جەنگ زیان بە هەموو جومگا ئابوووریەکانە گەێنێت. جا هەر بە بابەتەکانی پەیوەست بە جەنگەوە جەنگی ئێران و ئیسرائیل ئێمەش کۆتایی بە هەواڵ ئابوووریەکانمانە هێنین بە یارمەتی هاوکارانم ئەم گەشتەشم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون.